هێستا چەند کەس هەیە قەرزدارە و ماڵی چەندین کەسی خواردە و چەندین دەفتەری بردووە و دوایش دەڵێ وەڵا کاکە هیچم نەما و باکیشی نییە. بەداخەوە ئێستا زۆر کەس هەیە پارەی دەبا دوای پارەکەش نانێتەوە. ئەگەر ئینسان پارەی بداتە کەسێک خاوەن بەڵێن بێ کوردەواری دەڵێ قەرز دوو ماڵان ئاوادان دەکاتەوە، شتێکی زۆر باشە، خێرێکی زۆر گەورەیە. بەڵام ئێستا وای لێ هاتووە دوو ماڵان وێران دەکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا باز دەکات، دەفەرمێ پیاوێک لە بەنو ئیسرائیلیەکان چوو داوای قەرزی لە پیاوێکی بەنو ئیسرائیلی کرد کە قەرزی وێ بدات. پیاوەکەش گوتی جا شاهیدێک هەیە کە شاهیدێکمان بدەیە کە دوای پارەکەمان دەدەیە و گوتی خوای گەورە بەسە کە شاهید بێت. گوتی کەفیلێکمان بدەیە، گوتی خوای گەورە بەسە کە کەفیل بێت. پیاوەکەش سێقەی پێ کرد 1000 دیناری بە قەرزدایە بۆ ماوەیەکی دیاری کراوە. ئەو پیاوەش ئەو پارەی وەرگرت و دوای ئەوەی کە ڕۆژی دانەوەی هات دیارەوەکو بڵێ بەحرێکیان لە نێوانیدا هەبووە لە نێوانی ماڵەکانیاندا. ئەو ڕۆژەی هاتە سەر قەراغ و لێواری بەحرەکەی بۆ ئەوەی کە بەلەمێکی دەستکەوێ بچێتە ئەو بەری و 1000 دینارەکەی بە ئەو پیاوە باتەوە لە کاتی خۆیدا. هات ئەو ڕۆژەی بە قەدەری خوای گەورە بەلەم نەبوو کە قەرزەکەی بۆ بباتەوە، هەڵسا دارێکی هێنا، وەکو بڵێ کۆلکە دارێکی هینادارێکی گەورەی هێنا، سەرەکەی کۆڵاند 1000 دینارەکەی خستە ناو دارەکەیەوە و سەرەکەی جوان پێچاوە و دایە دەم بەحرەکەی و گوتی ئەی خوای گەورە خۆت ئاگادار بووی کە ئەو پیاوە داوای شاهیدی لێکردم و داوای کەفیلی لێکردم، گوتم خوای گەورە بەسە کە شاهید و کەفیل بێت. ئێستا ئەو پارەیە بگێنە بۆ پیاوەی کە لە کاتی خۆیدا بۆ ئەوەی عیبدار و وەکو بڵێ چاوشۆڕ نەبم، موعد بە خلاف نەبم. بە قەدەری خوای پەروەردگار کاتێک ئەو دارەی دا بەدەم بەحرەکەیدا یەکسەر کە لەو بەریش خاوەن قەرزەکە چاوەڕوانی قەرزەکەی بوو، دارەکە چوو بەردەمی ئەو پیاوەی کە خاوەن قەرزەکە بوو، یەکسەر دارەکەی هەڵگرت و بردیەوە بۆ ئەوەی بۆ سووتاندن و ئەوانە بەکاری بێنێت. کە لە ماڵەوە سوو دارەکەی شکاند یەکسەر دەبینێت نامەیەکی تێدا نووسراوە و 1000 دیناریشی تێدایە کە نووسراوە ئەو پارەیە هی ئەو کەسەیە کە فلان ڕۆژەی لێ وەرگرتووە. قەدەری خوای گەورە دواتر کە ئەو پیاوەش بەلەمی دەست دەکەوێت دێتە لای ئەو پیاوەی پارەی بۆ دێنێت، ئەویش تێدەگات کە ئەو پارەی کە لەو دارەیەدا ناردوویەتی لە کاتی خۆیدا ئەوە هی ئەو پیاوەی بووە و پارەکەی خۆت دەڵێ بەرەوە پارەکەم بەدەست گەیشت. جا ئەو فەرمایشتە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی دەکات بەڕاستی فەرمایشتێکی زۆر پڕ دەرس و پەندە. یەکێک لە دەرس و پەندانەی کە لەو فەرمایشتەی وەردەگرین ئەوەیە کە ئینسانی مسلمان خاوەنی وعد و بەڵێنە. ئێستا زۆر کەس هەیە داوای قەرزی دەکات و پارەی دەبات و کەسی دەڵێ 2 مانگ و 4 مانگ، کەسی دوای نە تەلەفۆنی هەڵدەگرێ و نە قەرزەکەی دێنیتەوە و نە خاوەنی وعد و بەڵێنە. پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردو کە ئێوە زەمانەتی شەشتم بۆ بکەنە، من زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. وەئەدوا ئیذا ئەتومنتم، کاتێک کە ئەمانەتێکتان لە لابوو بیدەنەوە ئەوە زەمانەتی بەهەشتی پێوەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە هەر کەسێک سیقەی بە خوای گەورە هەبێت، خاوەنی بەڵێن بێت، قەرز کا بۆ ئەوەی کە بیداتەوە خوای گەورەش بۆی ئاسان دەکات. ئەنجا بەڕاستی ئینسان دەبێت بترسێت لە قەرزکردن و لە نەدانەوەی قەرز. بۆچی؟ چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی لەسەر ئینسانێکی قەرزدار نەکردووە. هێستا چەند کەس هەیە قەرزدارە و ماڵی چەندین کەسی خواردە و چەندین دەفتەری بردووە و دوایش دەڵێ وەڵا کاکە هیچم نەما و باکیشی نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک مرد فەرمووی قەرزدارە، گوتیان بەڵێ، فەرمووی ئێوە نوێژی لەسەر بکەنە، من نوێژی لەسەر ناکەم. ئەنجا لە فەرمایشتێکی دیکەدا کە شێخ ئەلبانی بە حەسەنی داناوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت سوێن دەخوات، سوێن بەو کەسێک کە گیانی منی بەدەستەوە، سوێن بە خوای پەروەردگار. ئەگەر ئینسان لە پێناوی خوای پەروەردگاردا شەهید بێت 3 جار فەرمووی، ئەنجا جارێکی دیکە زیندوو بێتەوە شەهید بێتەوە هەتا 3 جار، فەرمووی ناچێتە بەهەشتەوە مادام قەرزدار بێت، ئەگەر لە پێناوی خوای گەورەشدا شەهید بێت. جا کەسێک لە پێناوی خوای گەورەدا شەهید بێت نەچێتە بەهەشتێ. ئەدی ئەمنوە تۆ و کەسێکی دیکە کە تاوانبار و گوناهباریشە لەگەڵ تاوانبار و گوناهبارێکەشدا قەرزداریشە، باکیشی نییە لەوەی کە قەرزدارە و ماڵی خەڵکی خواردەوە وعدی بە خلاف داوە و ئیدی وەل حاصل پارەی دەبات و دوایی پارەکەش نانیتەوە، دەبێ حاڵی ئەو کەسانە چۆن